لە درێژەی کارەمرۆیەکان و وەک هەنگاوێکی گرنگ بۆ پشتیوانیکردنی کەرتی تەندروستی دەستگای خێرخوازی بەخشین چەند ئامێرێکی دەستنیشانکردنی شێرپەنجەی بە نەخۆشخانەی هیوا بەخشی. بەڕێوەبەری کارگەری دەستگاکە ڕایگەیاند ئێمە هەماهەنگیمان لەگەڵ ڕێکخراوە خێرخوازیە جیهانیەکان هەیە و ئەوەی لە تواناماندا هەبێت بۆ ناوخۆ و دەرەوەی وڵات ئەنجامی دەدەین. ئاماجی سەرەکیشمان خزمەتکردنە بە هاوڵاتیان. ئەوان هەند لیستێکیان بۆ ئێمە دروست کرد لەو ئامێرانەی کە لە تاقیگەیە پێویستیانە ئامێری پشکنینی هۆرمۆنات و لەو بابەتانەیە بۆ کەشفکردنی نەخۆشی شێرپەنجەوە ئاستی شێرپەنجە ئەو بابەتانە وی لیستێکیان بە ئێمەدا ئێمەش لە ڕێ و ڕێکخراوە هاوکارانەمانەوە لیستەکەمان بۆ ناردن و توانیمان بەشێک لەو ئامێرانە کە ئامێری تازە و پێشکەوتون و ئامێری زۆر پێویستن بە گوێرەی ئەوەی کە نەخۆشخانەی هیوا خۆیان بە ئێمەیان وتووە بۆی ئێمە هەڵسان بەدابینکردنی ئەم ئامێرانە و لە ڕێگا فەرمیەکانیشەوە ئێمە ئامێرەکانمان گەیاندە دەست نەخۆشخانەی هیوا لە ڕێگەی سەرۆکایەتی هەرێم و بە ڕێزێگری سەرۆکی هەرێمی کوردستانەوە ئێمە ئامێرەکانمان گەیان بە نەخۆشخانەی هیوا. ئامێرە پزیشکیەکان لەلایەن جەعفەر شێخ مستەفا جێگری سەرۆکی هەرێمی کوردستانەوە بە فەرمی ڕادەسی نەخۆشخانەی هیواکران. جێگری سەرۆکی هەرێم لە وتەیەکدا ئاستایشی ئەم کارە گەورە مرۆیانەی دەستگای خێرخوازی بەخشینی کردووتی بەخشین کارێکی گەورە و مرۆڤانەیان کردووە. ئەم ئامێرانە پێویستێکی زۆر گرنگ بوون بۆ نەخۆشخانەکە. من زۆر سپاسی دەستگای بەخشینەکەم هەروەها لێپرسراوەکەی دکتۆر محەممەد شێخ لەتیف کە ئەوە بۆ جاری دووەمە ژمارەیەک ئامێر و کەلوپەل و دەرمانێنن بۆ نەخۆشخانەی هیوا کە ئەوە کارێکی زۆر گەورە و خزمەتکردنێکی زۆر گەورەیە چونکە ئەمڕۆ خەستەخانەی هیوایەکێکە لەو نەخۆشخانەی نەک لە سنووری سلێمانیا بەڵکو لە سنووری هەموو کوردستان و عێراقیشا خەڵکێکی زۆر ڕووی تێکا و ئەرکێکی قورسیان لەسرە. ئەم ڕێکخراوە بە حەقەت ڕێکخراوێکی خێرخوازیە ئەو کارانەی کردوێتی شوێندەسیان دیارە. ئێمە هەموو ئامێرەکان ئامێری پێشکەوتون ئامێرێکن کە نەخۆشخانەی هیوا خۆیان داوای ئەو جۆرە ئامێرانیان کردبوو لە ڕێگای ئەم ڕێکخراوە و دکتۆر محەممەدەوە بۆیان دابین کراوە. بەهای گشتی ئامێرەکان 15 بۆ 20,000 دۆلارە و دابینکردنیان لەم کاتەدا بە پێویستێکی هەنووکەی و گرنگی نەخۆشخانەی هیوا دادەنرێت و سەدان نەخۆش دەتوانن لێی سوودمەند بن. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.